ئەڵێ 167 مەشروع متەلەکە یعنی تەواو نەبووە ئەوە چەند ساڵە کلفەی ئەوەنە مەشاریع کە يعني تنفيذ نبوة سطاسات تقريبا 370 مليار دينار عراقية. بۆ نمونە مثلا یەک دراسە هەیە بۆ مەجاری کەرکووک 136 ملیار دینارە 136 ملیار دینار. مستشفەیەکی هەیە 400 سەریری لە حەویجە 145 ملیۆن دولار ئەوەیش هەر ناو هەیە. مەشروع تازە خوڕمات المەرکەزی هەیە 34 ملیار دینار هەر ئەوە نییە. کەرکووک مۆدرن هەیە یەک بازارە 145 ملیۆن دولار هەر نییە تنفيذ نبووە. مەتاری کەرکووک 93.5 ملیۆن دولار حتا ئێستا ئەوە نمونە ئەنجا 167 مەشروع هەیە لەم بابەتە. ئێمە پێش 4 مانگ 3 جار کتابمان کرد بۆ مەکتەب محافظ ئەلێن کاکە مەشاریعی 2018 بمان دەرن حتا بڕۆن سیرکەن مراقبە بکەن مەشاریع تەنفیز بووە نەبووە کامە کامل بووە کامە کامل نەبووە کامە تەنفیزەکە تەواو نییە حتا ئێمە تەقریر ئەینووسن بۆ محافظ ئیجرات وەرەگرێ. حتا ئێستا 4 جار تەڵەبمان کردووە کە لوجنەت نەزاهە نایدەن بۆ ئێمە. دوای مصادقەی مەشاریع کە بوو ئەو خلال ئەو مانگە رئیس مەجلس وکالەتەن 3 جار کتابی کردووە بۆ محافظە کاکە یەک نوسخە لەو مەشاریع بمان دەری حتا مراقبە بکەن نایدەن. ئەبط نایدەن و مەجلسش زعیفە بۆ لێنەوە هەندێکی ئەندام هەیە لە تورکمانەکان مەصالحیان هەیە لە کوردەکانیش مەصالح هەیە لە عەرەبەکانیش ئەو ئەندامانە کە مەصالحیان هەیە لەگەڵ محافظ